سینەما تا ساڵی 1920 بێدەنگ بوو. دواتر سینەمای دەنگدار هاتەکایەوە. دەنگ سینەمای بە تەواوەتی گۆڕی و تا ئەم سەردەمی ئێستاش کە زۆر گۆڕانکاری بەسرا هاتووە. ئەمڕۆ باز لە بابەتێکی زۆر تایبەتی یەکەم لەگەڵ یەکێک لە خانمەکان کە ئەزموونێکی گەورەی لە بواری دیزاینی دەنگ لە سینەمادا هەیە کە چ لە لایەنی پراکتیکی و چ لە لایەنی تیۆریە کە ئەو خاتوونەش خاتوو کۆنی دۆکلۆمانسکیە کە لە بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی ماستەر کلاسێکی دەربارەی بەهای دەنگ لە سینەمادا ساز کرد. قسە باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم کە بەڕێزیان لەگەڵ من قساکات. بەخێر هاتی خاتون. زۆر سپاس، من زۆر دڵخۆشم بە ئامادەبوونم لێرە. زۆر سپاس. ئەمەوێ سەرەتا باسی بیرۆکەی هاتنت بکەم بۆ ئێرە، چۆن بڕیارتدا کە بێتە کوردستان و بە تایبەتیش شاری سلێمانی بۆ سازکردنی ماستەر کلاسێکی لەو جۆرە. It's not my first time here in Kurdistan. I have been ڕاستیەکەی ئەمە یەکەمین جارم نییە بێمە کوردستان. پێشتر دووجاری تر لەگەڵ دوو تیمی سینەمای جیاواز هاتووم کە کاریان لێرە کردووە. دەرفەتی ناسینی وڵاتەکەم بۆ هەڵکەوت و بەڕاستی کوردستانم خۆشەوێ. دوای ئەم دەرفەتە بڕیارمدا دوای تەوابوونی پرۆژەکەم کەمێک زیاتر بمێنمەوە. لە هەمان کاتدا پەیوەندیم لەگەڵ ئەو کەسانە دروست کردووە کە تازە دەستیان بەکاری سینەمایی کردووە. زۆر بە گەرمی و پێشوازیان لێ کردم. پێم وایە ئەبێ فێریشتی زیاتر ببم. پێم وابوو کە دەبێت کۆمەڵێک زانیاریان پێ بدەم کە ناتوانن ئێستا بەدەستیان بگات. بۆ ئەم مەبەستە بڕیارمدا کە ئەم جارەکە هاتم بۆ کوردستان زیاتر بمێنمەوە تا ئەو زانیاریانە لەگەڵ هاوپیشە نوێیەکانم بڵاو بکەمەوە، بە تایبەتیش لە سلێمانی، لەبەر ئەوەی جوڵانەوەی نوێ لە کایەی سینەما دەبینم. لە ڕاستیدا لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە سینەماکار و دەرهێنەری گەنج هەوڵەدەن کورتە فیلمیان فیلمە درێژەکانیان بەرهەم بهێنن. هەر ئەمەش وای کردووە کە سلێمانی ناوەندێکی گونجاو بێت بۆ ئەم هەوڵە نوێیانە و منیش بڕیارمدا بێمە ئێرە و ئەزموونەکانم هاوبەشی پێ بکەم لەگەڵ سینەماکارە گەنجەکان. پێشم وایە ئەمە باشترین شتە بۆ ئێستا. زۆر باشە. مادام ئەمە یەکەم جارە دنیا کە سەردانی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانێکی کەواتە زۆر تێبینیت هەیە کە پێت خۆشە ئەو ئەزمونە گەورەی خۆت کە لە بواری دەنگ لە سینەمایە هەتا بیبەخشی. کەواتە ئەو کۆمنتانە چین یاخود ئەو بابەتانە چین کە هەستەکەی پێویستە بۆ گەنجەکانی ئێمە کە وەک خۆت باسێکی کە گەنجانێکی زۆر ئامادەییان هەیە و پێیان خۆشە لە کاری سینەما و بەرهەمهێنانی فیلمی سینەمایە بەردەوامیان هەبێت. One thing that I was very trapped with شتێک هەیە کە لێرە هەستم پێکردووە بەگشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەدی ناکرێ ئەوەیە خەڵکی گەنجی کوردستان بیرۆکەیان لایە، چیرۆکیان هەیە بۆ ئەوەی بە جیهانی بڵێن ئەو چیرۆکانی کە ئێمە نایزانین. پێم وایە لێرە شتانێکی زۆر قوڵ هەیە بۆ ئەوەی قسەیان لەسەر بکرێت. ئەمەش لەو خاڵەوە دەست پێەکە کە ئەوان لە کوردستان چیرۆکی زۆریان هەیە بەوتن، بەڵام دەبێت تەکنیکەکان باش بکرێت. من ئەڵێم ژمارەیەکی زۆر لە دیۆپی و کامێرامان هەن کە کاری ناوازە بەرهەمەهێنن. چونکە 2 ساڵ پێش ئێستا لە فستیڤاڵی فیلمی سلێمانی ئامادە بووم، فیلمی زۆری باشی تێدا بوون، بە تایبەتی لە لایەنی دەنگی دوای بەرهەمهێنانیشەوە پێشکەوتنێکی گەورەم دەبینی. بەڵام سەرەڕای هەموو ئەوانەش هەر پێویستی بە پێشکەوتنی زیاترە لە لایەنی تەکنیکیەوە. ئەمەش پێویستی بە کەسانی وەک ئێمەیە کە بۆ هەندێک مەبەست لێرە کار دەکەین دەتوانین بەرەو پێشی بەرین، بە تایبەتی دەنگ، چونکە بەڕاستی لە لایەنەکانی تری سینەما قورستر بووە. تەنانەت لە وڵاتەکەم و باشووری ئەوروپاش دەبێت باش بجەنگی لە دۆزینەوەی شوێنێکی باش لە نێو لۆکیشن و لەسەر سێتی ڕۆڵبینین بۆ دەنگ، بە تایبەتیش لە پری پرۆداکشن
کە ئەم شتانەش دەتوانم لێرە هاوبەشیان پێ بکەم چونکە لە پریپرۆداکشن هێندە گرنگی بەدەنگ نادرێت و دواتر کاریگەری لەسەر پۆست پرۆداکشن دەبێت. ئێمە هێندە زۆر گرنگی بەدەنگ نادەین بە لایەنی کەمەوە هاوشێوەی سینەمای ئەمریکی و بریتانی نین کە درک بە گرنگی دەنگ دەکەن. لە ڕاستیدا ئێمە ئەوەمان لەدەستاوە کە ئامرازێکی زۆر کاریگەرە نەک لەبەر ئەوەی کە دەبێت بە ڕوونی گوێ بگریت بەڵکو لەبەر ئەوەی هەست تێکەڵ بە دەنگەکە دەکرێت. هەر بۆیە ماستەر کلاسەکە بە ناونیشانی هێزی دەنگ لە سینەما بوو چونکە ئەمە تەنیا بۆ قسەکردنێکی ڕوون و تێگەیشتن نییە لە ڕووداوەکان بەڵکو لەبەر ئەوەیە کە دەتوانیت هەستەکانی تێکەڵ بکەیت و تۆ چەند ڕێگەیەکت هەیە بۆ تێکەڵکردنی ئەم هەستانە بەڵام دەبێت وەک ئامرازێکی سەرەکی لێی بڕوانرێت وەک ئامرازێکی ڕاستەقینە کە تەنیا بۆ بەڕێکردن نییە بەڵکو بۆ ئەوەیە لە ڕووی هەستەوە کاریگەریت لەسەر دروست بکات. هۆکاری ئەمەی کە ئەیڵێم ئەوەیە کە وێنە پەیوەندی بە زانستی مێشکەوە هەیە شتێک نییە تەنیا پەیوەندی بە هونەرەوە هەبێ. خەڵک وێنەکان هەڕەمەکیانەتر لە دەنگشی ئەکەنەوە هەر بۆیە دەتوانیت ئەو لایەنە بەکاربهێنیت بۆ دروستکردنی هەست نەک تەنیا شیکردنەوەی ڕووداوەکە. هەمان شتیش لە میوزیکدا ڕوئەدا. میوزیک بە شێوەیەکی ئۆتۆماتیکی شتێکی پەیوەندیدار بە هەست و سۆز بە ئێمەوە ئەناسێنێت جا دەشێت خەمباری یان دڵخۆشی بێت بەپێی ڕیتمی میوزیکەکەیە. ئەمە هەمان شتیش دەتوانیت لە ڕێگەی سپێشڵ ئیفێکت دروستی بکەیت بە دڵنیاییەوە لە ڕێگەی میوزیکەوە ئێمە بێدەنگی هەڵەبژێرین بۆ ڕاستکردنەوەی ڕیتمی میوزیکەکە. هەموو ئەمانەش بۆ پیشاندانی چیرۆکی فیلمەکەیە. in favor of the history that you are telling. باشە باست لە زۆر توخمی گرنگ کرد و هەر لەم قسانی ئێستادا باست لە زۆر بابەتی زۆر گرنگ کرد کە ئەشێ بۆستین لەسەری و وردەکاری زیاترمان بیتێ. بەڵام یەک پرسیار ئایا ئەوەی کە وێنە یاخود دیالۆژ ناتوانێت بیگەێنێت لە سینەمایە دەنگ ئەتوانێت یاخود بێدەنگی ئەتوانێت هەمان مانە بەخشێت؟ The answer I think is yes. You can say a lot of things with sound and we have a lot of examples, no? Examples that I analyze in the... پێم وایە وەڵامەکە بەڵێیە دەتوانی زۆر شت لە ڕێگەی دەنگەوە بڵێیت. نمونەشمان زۆرە لە ڕێگەی شیکردنەوەی ئەو فیلمانەی لەلایەن کەسانی پسپۆڕەوە بەرهەمهێنراون. تەنیا بە دەنگەکەی دەتوانیت زانیاری زۆر بەدەست بهێنیت کە بە وێنە نیشان نەدراوە بەڵکو لە ڕێگەی دەنگەوە ئاماژەی بۆ کراوە. بۆ نمونە لە ماستەر کلاسەکە بەشەکانی گادفازەرمان شی کردوێتەوە. هەست دەکەیت فیلمەکە زۆر سروشتیە بەڵام هەموو تراکە دەنگیەکان کۆنترۆڵت ئەکەن. ئەو کاتی گادفادر تەقەی لێ ئەکرێت دەزانیت کە دەژیت یان دەمریت. لەو کاتی کە دەکەوێتە سەرزەویەکە گوێت لە مناڵێک دەبێت دەگریت بەڵام ئەوە مناڵی ڕاستەقینەی نییە. ئەم دەنگە بۆ ئەوە بەکارهێنراوە بۆ ئەوەی بینەر بزانێت کارەکتەرەکە نەماوە بۆ ئەوەی دڵتەنگ بێت وا هەست ئەکەیت دەمرێت بەڵام دوواجار بە زیندوی ئەمێنێتەوە بەڵام تۆ ئەو زانیاریە بە بینەرەکەت دەبەخشیت و بۆ باشترکردنی فیلمەکەت ئەوە ئەکەی.
هەر بۆیە ئەگەر هەموو لایەنەکانی وێنە و دەنگ باش بن پێکەوە زانیاری زیاتر و باشتر بە بینەر ئەبەخشن. هەر بۆیە تەنیا قسەکردن بەس نییە بۆ بەخشینی زانیاریەکان، ئەبێ بینەر ڕابکێشێت. نمونەی زۆری ترمان لە ماستەر کلاسەکە سیر کرد، وەک فیلمی خارلاکار کە فیلمێکی ئەمریکیە. نازانم ئەگەر بزانێت خەڵاتی ساوند دیزاینی ئۆسکاری لە ساڵی 2018 بەدەستهێناوە. هەرچەندە من زۆر حەزم لە فیلمەکانیە، بەڵام دەنگەکەی سەرنجڕاکێشە. هەندێک بەکارهێنانی ئێلەمنتەکانی بێدەنگی بۆ دروستکردنی کاریگەری شتی لەم جۆرە هەڵبژێردراوە. من پسپۆڕی سینەمای کوردی نیم، چاوەڕێ دەکەم زیاتر بزانم، بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە لایەنی بەرهەمهێنانەوە لە ڕاستیدا ئێمە زۆر پێشکەوتوونین لە بەکارهێنانی دەنگ بۆ دەربڕینی هەست. زۆر تیشک نەکراوەتە سەر بەکارهێنانی دەنگ بۆ دەربڕینی هەست و سۆز، لەبەر ئەوەی من سەیری چەندین فیلمم کردووە، نەک تەنیا لە ئێرە بەڵکو لە هەموو کوردستان. پێم وایە بەرەو پێشەوە دەچێت، وردە وردە باشتر ئەبێ. تەنانەت لە فستیڤاڵی فیلمی سلێمانی کە 2 ساڵ پێش ئێستا بەشدار بووم، هەندێک کورتە فیلم و فیلم بەرەو پێشچوونێکی باشیان پێوە دیار بوو. ئێستا گەنجەکان لە سینەما ئەم بیرۆکەیان بە جددی وەرگرتووە و هەموو ئامرازەکان بەکارەهێنن. لە ڕاستیە دەبێ باشتر شیکردنەوەی بۆ بکەم، ڕەخنە لە خۆم دەگرم لەبەر ئەوەی زیاتر فیلمی ڕۆژاواییم وەک نمونە بەکارهێناوە، لەبەر ئەوەی بەشێکە لە کلتور و ژینگەی خۆم. دەبێت زیاتر نمونەی فیلمی کوردی بۆ شیکردنەوە لەوانەکانم بەکاربهێنم. In how is your film and what you are telling, and this is the work of the sound design. زۆر باشە کاتە زۆر بەوردی بۆ ڕوون کردینەوە کە هۆکاری هەڵبژاردننی ئەو فیلمانی کە دوێنێ لە ماستەر کلاسەکە باست کرد بۆ ڕەنگەمە پرسیاری زۆرێک لە خوێندکارەکانیش بێ بۆچی فیلمی گادفادر و بۆچی ئەو فیلمە جەنگیانەت هێناوە کە باز لە دەنگ بکەی لە بەتایبەتی لەناو ئەو فیلمە جەنگیانەیە لە سینەمایە. Mainly it's also according to history. We can say that the modern sound design was born بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵێن ساوند دیزاینەرەکە بە تەنیا خەڵاتەکەی بردواتەوە، بە تەنیا یەک ئێدیتەر یان یەک ساوند دیزاینەرە، کە پێم وایە ئەوە زۆر گرنگە کاتێک لە کڕۆکی مۆنتاژ تێگەی کە لەگەڵ دەنگدا تەواوکەری یەکترین. وەتەرماوچ لە یەک کاتدا ئێدیتەر و ساوند دیزاینەرە، کاری فیلمەکانی فرانسیس کاپۆلای کردووە. ئەو کاری دەنگی بۆ فیلمەکانی وەک گادفادر و پۆکالیپسس کردووە، هەر بۆیە چەندین خەڵاتی ئۆسکاری لە بواری دەنگ بەدەستهێناوە. ئەو وەک باوکی ساوند دیزاینەری مۆدێرن هەژمارەکرێ، هەر بۆیە بڕیاری هەڵبژاردننی بەشێک لە دیمەنەکانی هەردوو فیلمی گادفادر و پۆکالیپسس ڕاستەوخۆ بەهۆی ئەوەیە کە ئەو بەڕاستی باوکی ساوند دیزاینە. ژمارەیەکی زۆر لە تەکنیک لە بوارەکانی سایکۆلۆژیا و هەست جوڵانی بەکارهێناوە، نەک تەنیا لە ڕێگەی میوزیکەوە. ڕاستە میوزیک گرینگە، ئەو لە پشت هەموو ئەو بوارانەوەیە، هەر بۆیە ئێمە ئەم فیلمانەمان لەسەر ئەساسی چیرۆک و ئەم ساوند دیزاینەرە مەزنەوە هەبووە. بەشێکی تر لە دیمەنەکان کە دەنگەکانیان شێکراونەتەوە لە فیلمەکانی وەک دانکریک و هەروەها ئینترستیلارە کە لەلایەن کریستۆفەر لۆلانەوە دەرهێنرانیان بۆ کراوە. هەروەها میوزیسیانی بەتوانا هانسیمەر کە یەکێکە لە میوزیک ژەنە بەتوانەکانی بواری سینەما کە ئەلەمنتەکانی سیکۆئاکۆستیکی بۆ دروستکردنی کاریگەر لە هەندێک لە دیمەنەکان زۆر بەباشی بەکارهێناوە. هەر بۆیە بەشێک لە دیمەنەکانی فیلمەکەی کریستۆفەر لۆلان و موزیسیان هانسیمەرم وەرگرتووە. ئەم فیلمانە بە کاریگەریەکانیان ناسراون، هەروەک پێشترش ئاماژەم پێدا کۆمەڵێک ئێلێمنتی بە شێوەی میوزیک بەکارهێناوە کە خۆی لە سروشدا هەن، وەک بەکارهێنانی دەنگی کەناردەریا یان بێدەنگی. هەندێک بەکارهێنانی ئێلێمنتەکانی بێدەنگی بۆ دروستکردنی کاریگەری شتی لەم جۆرەی هەڵبژاردووە. دەنگ و ڕنگ و مۆسیقا و تەکنیک ئەبێتە زمانی سینەما. بۆ نمونە ئەگەر باز لە دیمەنێک بکەم، دیمەنی نەشتەرگەریەک ڕەنگە
لەنا ئەو دیمەنەیە ئێمە زۆر پێویستمان بە دیالۆژ نەبێت زۆر با بڵین حیواری تیا نەبێت ئەکرێت بە تەنها دیمەن لەگەڵ دەنگ ببێتە زمانی سینەما. I think only no, because cinema is audiovisual. You need to work together. دەزانین سینەما ئادیۆ ڤیژۆڵە واتە دەنگ و وێنە بە یەکەوە کار دەکەن. کاری سینەمایی هەرەوەزیە. هەمومان تیمێکین و پێویستە بە یەک ئاراستەدا بڕۆین بۆیە. پێم وایە بۆ دروستکردنی پەیوەندێکی کاریگەر پێویستمان بە دەنگە. ئاساییە زانیاری زیاتر بدەیت بۆ نمونە کاتێک ئۆپراسیۆنەکان بە شێوەیەکی خراپ دەڕۆن. دەشێت تەپ بەکاربهێنین. ئەم ساوند ئفێکتە بەکاربهێنین کە ئاماژە بە خراپ بەڕێوەچوونی شتەکانەکە هەرچەندە هیچ دایەلۆگێکی تێدا نییە. هەروەها پێم وایە پێویستە کامێرا و مۆنتاژ و هەموو ئەو لایەنانە بە یەکەوە بە یەک ئاراستەدا بڕۆن. وەک ئەو نمونەی کە پێشتر باسم کرد لە فیلمی دانکرێک کە لەلایەن کریستۆفەر لۆلانەوە بەرهەم هێنراوە کە پێم وایە زۆرینەی بینیویانە کە بریتیە لە 3 چیرۆک کە لە 1 هەفتە و 1 ڕۆژ و 1 کاتژمێردا ڕوویداوە. هەموویان پێکەوە بوون لە کاتە جیاوازەکانە بۆیە ئەو مۆنتاژەی هەڵیان بژاردووە هەمان تۆنە. بۆ نمونە ئەگەر دیمەنێکی سترس ئامێز هەبێت هەموو فیلمەکە لە هەمان بارودۆخە ئەبێت. ئەگەر لە بارودۆخێکی ئارامبەخشدا بێت هەر 3 چیرۆکەکە لە هەمان بارودۆخە ئەبێت. بە هەمان شێوەش دەنگ بە هەمان ئاراستەیە. ئەمەش جوانی سینەمایە کە هەمووان وەک تیمێک بۆ یەک چیرۆک و ستایل کارەکەن کە تیادا کۆمەڵێک دەنگی سروشتی دروست کراوە بۆ ئەوەی سترس لای بینەر دروست بکە وەک بەکارهێنانی دەنگی شەقام و ئۆتۆمبیل و چەندانی تر. هەر بۆیە فیلمەکە بەم شێوەیە زانیاریەکانی دەبەخشێت. هەرچەندە تۆ نازانی چی ڕۆئەدا بەڵام لە ڕێگەی دەنگەوەیە کۆمەڵێک زانیاری وەردەگریت. لە ڕاستیدا تەنیا دەنگ نییە بەڵکو مۆنتاژ و بیرۆکە و کامێرا. هەر بۆیە دەبێت بزانیت دیمەنەکە چییە و دەتەوێت چی بڵێ. ئەمە کاری ساوند دیزاینە. All the people together work for one history to be committed with this history and the style of the history. And this is the beauty. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ میوانی ئێمە بوویت. جارێکی تر بەخێر هاتی. سپاس بۆ زانیاریەکان.